ئێمە وەکو مەسیحیین بەشێک لە کۆمەڵگەی عێراقی و هەرێمی کوردستان بەشداری هەموو شتێک ئەەکەین بە خۆشی و ناخۆشی لەگەڵ کورد لەگەڵ عەرەب لەگەڵ موسڵمانان لەگەڵ یەزیدیەکان لەگەڵ هەموو ئاینەکان و هەمووی نەتەوەکان هیوادارین ئەم جەژنە ببێتە مایەی خۆشی و وتەبایی و ئارامی بۆ هەموو لایەک بە تایبەتی لە سلێمانی کە بڵێ ئەوە مەسیحیە زیاتر ڕێزی لێگیرێ باوەڕکە لە ئێستا لای کەنیسەی مەریەم عەذرا لە سابونکەران ئەو گەڕەکە هەموو گەڕەشی مەسیحی بوو لەبەر پێکەوە ژیان خۆشە و یەک ماڵ لای کەنیسەکە نەماوە هەمووی چوونەتە گەڕەکانی ترا پێکەوە لەگەڵ برا مسلمانەکانە ئەژین و هیچ کێشە مەشاکلیشمان هەر نەبووە و ناشبێت هیچ جیاوازی مەسیحی و مسلمانە لە کوردستانە بە عام نییە یعنی بعكسەوە مەسیحی زیاتر ڕێزی لەگیراوەش. عيد الميلاد الذي نحن جەژنی کریسمس کە ئەم شەو ئاهەنگی بۆ دەگێڕین لە 25 ئەم مانگەوە لە کۆتایی ساڵدا بۆ ئاهەنگی بۆ دەگێڕین چونکە خوددا دەیەوێت ئاشتی و لێکتێگەیشتن لە نێوانماندا هەبێت داواکارین ئەم بۆنەیە ببێتە هاوکاریکردنی هەموو خەڵک هاوکارمان بێت بۆ ئەوەی ئاشتەوایی لە نێوان کورد و عەرەب و تورکمان و مەسیحی بەرقەرار بێت و خۆشەویستی و تەبایی بچەسپێنێت خوددا پەیامبەری ناردووە بۆ بەرژەوەندی مرۆڤایەتی بۆیە پێویستە یەکترمان خۆش بوێ دەبێت هەمومان خوا بناسین و خوددا لێمان خۆش دەبێ ئەگەر لە یەکتر خۆش بین ئەمە جەژنی لێخۆشبوونە کەسەکان دەبێت کێشەکان لەبیر بکەن دەست بە دەست بە خۆشی و شادی بژین ئاشتی واتای شەڕ و کوشتن نییە ماڵی خەڵک داگیر ناکرێ سوکایەتی بە کەس ناکرێ دەبێت یەکترمان خۆش بوێ چونکە خوددا خۆشەویستی دەبێ ونحن كلمة الله